سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو ئازیزان و خۆشەویستان لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاە هەن. باشە، هەروە دانیش بووم بەدەم سەیرکردنیشەوە سەرخەوێکم شکاند. هەڵا تەلەفۆنێکم بۆ هاوتێن کاکە هەستا تۆ قەرار لایڤ بکەیت وەختی خەونی وتم وەڵایی خەبەری نەکردمایە تۆ لایڤەکەم ناکرد. ئاڵا چی بکەین؟ بەخێر بێن خۆشەویستان، هەمووتان بەخێر بێن سەر چاوان. شەڕەکە گەرمە ها؟ لە نووسینێکا وتم بوون بەرەزانەوە ئەم دووسێ ڕۆژە پەتایەکم گرتووە چاوی ششم سوور بووە تۆزێکەوە هی ئەوەیە. وتم ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ ئەوە چییە؟ سڵتمان نییە؟ بۆ خەلە لێکێ بە چاشیکەم تخوا ببورن بەڕێزان ئێستا تەواوە. ببورن ئێستا تەواوە. وتم ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ اینجا مەلەف بڵاوە بێتەوە، هەیە لە ناو حیزبی دیموکراتا بووە، لە ناو کۆمەڵەکانە بووە، لە لای ئەو کابرای سمێڵزل بووە با بڵێن ئەوەی پیاوەکەی پارتی چوزان لە ناوی شێتی و پارتیە، لە ناو حسکە کورە کاکە حەما کورە چوزانم ئەمانە. وتم ئەم هەموو مەلەفە بڵاوە بێتەوە، هەمووی ئیتڵاعات بوون ئیشیان بۆ ئێران کردووە. ئەوە حەیات چوونە بەڕاستی. ئێستا زۆر کەسەیە خەمی ئەوەیەتی بەڕێزان، خەمی ئەوەیەتی ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ دەرپێکەی کەوێتە عەرس ئەو کاتەڵێ چی بەڕاست؟ ئەی ناڵێ کاکە تۆ بۆ ئیشە بە ئیتڵاعات چییە؟ تۆ بۆچی بووی بەوە؟ ئەوەش بۆ خۆی وەزعێکە لەو ئەگەرەیە حتمەن هەمومان ئەیبینین کە چۆن دەرەکەون ئەکەونە سەر چوزانم سەر ئاو وەکو ماسیە تۆپی و ئەمە ئەوە. پاشانیش کاکە ئەمە شەڕە شەڕ ئەم کڕوزانەوەی بۆ چییە؟ ئەوە یەکێتی و پارتی و نازانم کاکە هەموو کۆمەڵی خەڵک ئەیکەن و عەلی باپیر و ئای خامنەی وای لێ هات و ئای فڵان کەس ئەمە ڕۆیشت و ئارم بابەتانە. کاکە ئەمە شەڕە بە قوربانتان بم، لە شەڕیشا کەس گوڵ نابەخشێتەوە. باشە شەڕە شەڕ ئەشکوژن و وەڵی باوکم حەتیش چێژن و هەمووشیان بەسەری پێویست بۆ ناکەوە مخەفەت و شتەی بۆ خۆن. کاکە پاشانیش باشە ئێران و عێراق و تورکیا و سووریا و نازانم ئەمانە چ خێرێکیان بۆ ئێوە هەبووە وا ئێوە ئەوتان پێ ناخۆشە کەوشتان نابێوە ڕاستی. ئەوە ئێستا ئەو دوو دەستوە ناو بەحسەکانەوە قسەی سەرەکەم جارێکە بە بچمە سەر کۆمەڵێشت. من لەم سێ چوار ڕۆژەیە کە شەڕ دەستی پێکردوتەوە لەگەڵ ئێرانە هیچ قسەیەکم نەکردووە بەڕاستی. بۆچی قسەم نەکردووە؟ چونکە من پێشتر قسەکانی خۆم کردووە، هەمووتان ئەو ڕاستی ئەزانن، هەمووشی لە پەیج و لە ئەکاونتەکەمە ماوە، لە تەلیگرامەکەمە هەمووی ماوە بەڕاستی، هەتا لە تیکتۆکیشە هەموو قسە باسەکانم ماون. باسی شەڕەکانم کردووە، باسی پاچە بوون لە دوورمەودای کۆمەڵی وڵاتم کردووە، لە ڕووخانی ڕژێمەکانەوە باسم کردووە. ئەوانە وتووە تا بێ ئێستا زۆربەی وا دەرچووە. خۆشبەختانە تورکیایش ئەوەی کە ئێران ئەمەی بەسەریە بۆ تورکیایش هەروە دووبارە ئەبێتەوە. هەر لە ئێستاوە کابرای ئەردۆغان تۆقیوە لە حەقیقەتەکان بەڕاستی ئەترسێ کە تووشی بەڵایەکی دۆ جۆرە ببێ. بۆیە من مانگی یەک شتێکم نووسی وتم ئەگەر تەمەنی تاران بگاتە نەورۆز ئەوە شانسێکی باشی هەیە. ئەوەیشم بە دانیشانی لایڤێک نووسی بوو، لایڤەکەیشم کرد ئەو شەوە کۆمەڵی قسە و باسم تێکردەوە کە ئەتوانین گوێ لێ بگرنەوە. وردەکاریەکان و لایڤەیە باس کرد و ئێستایش لە ئەکاونتەکان ماوە ئەتوانین گوێ لێ بگرن. ئازیزان تاران بەم حاڵەوە ناتوانین تەمەنی درێژێ بەڕاستی. ئەمە تازە نییە ئەم قسانە لەو سەردەمانەوە کە لە سووریا لەمانە شەڕەکان دەستی پێکردێت بۆ خۆی دیارە. یا ئەبێ بڕوخێ یان نەبێ کەسانێک بێنە دەسەڵات کە پابەندی سیاسەکانی ئەمریکا و ئیسرائیل ببن. ئەمە ئیتر واقعێکە، ئەگەر ئێمە پێمان خۆش پێمان ناخۆش بێ دۆست بینیانێر ئەمە واقعە بەڕاستی. چونکە زلهێزەکان لە ئاسی دنیاە بەڕابەرایەتی ئەمریکا هاوپەیمانەکانی حکوومەتێکیان لە ئێرانە ئەوەیە کە حکوومەتێ بێ بە ژەوندەکانی ئەمریکا و ئیسرائیل ناچەکە بپارێزێ. بۆیە کە ئێران یا ئەبێ ئەم کارە بکە یا ئەبێ بڕوخێ بەڕاستی، یا ئەبێ گروپ بێنە سەرکار کە مایلی ئەم مۆزوعە بنێت. خۆمە ئەلفوبێ ئەمە نشێکی عەجیب نییە و داهێنانیش نییە بەڕاستی سەر مۆزوعە.
باسم لەوە کردووە کە ئێران کاکە لە ئێمن لە لیبیا لە سووریا لە غەزە لە لوبنان لە سووریا لە هەموو ئەمانە شکستی خواردووە ڕۆژگارێکە بوو ئەمانە ئاوا تۆقی ئیسرائیلیاندا بوو باشە لە هەموو ئەمانە شکستی خواردووە ئەوەی کەماوە عێراقا لە عێراقیشە زۆر لاوازە بەڕاستی هەرەوەی یاڵی تەقە تەنورەیە ئەیگەتە هەولێر و هەندێک شوێن لە ئەوانەی کە مایلی ئێران پیاوەکانی ئێران لە عێراقا ئەو کاراکە بۆیە وڵاتێک هەموو ئەوانێ دەست ئابێ کەواتە شکستی خواردووە لە واقعا بۆیە من پێم وایە ئێران ئەو کاتە شکستی خوارد کە لە لیبیا شکستی خوارد کە لە غەزە شکستی خوارد کە لە یەمەن شکستی خوارد کە لە سووریا شکستی خوارد کە چەندین ساڵ بوو لەوێ ئەجەنگا لە ناوەتی سووریایە باشە بۆیە شەڕی 12 ڕۆژە کە یەکێک لە گوزە گەورەکان بکە لە ئێران درا ساڵی پار ئەوەی ئێساش کە هەیە بەڕاستی گەورەترە بۆیە ئێران بەرگەی ئەم هەموو هێزە بگرێ کە شەڕەکان کە شەڕی ناوچەیی بەڕاستی من پێم وانە بەرگەی ئەم هەموو شەڕە بگرێ لەواخان ئەوەیشمان باسی کە رووسیا و چین هەنگاوی کردداری نانێن بۆ دیفاع لە تاران هەتا ئێستش بەڕاستی هەروە هاتووە سبینێ ئەگەر هەنگاوی کردداری بنێن کەواتە جەنگەکە بێ بۆ جەنگی کە پێڵن جەنگی جیهانی سێهەم لە ناوچەکە و لە ئاستی نێشە حتا ئەوش بانوت کە ئەم دەوڵەتانە هەمویان دەمرە دەوڵەتی بچووک بچووک پارچە پارچە بن چونکە ئیسرائیل و بەتایبەت ئیسرائیل کە نوێنەری ئەمریکا و ئەوانەیە لە ناوچەکەیە نایەنەوێت دەوڵەتێکی گەورە و فراوان تونند هەبێ کە ببێتە خەتەر بۆ سەر بەژۆنەکانی ئیسرائیل کەواتە چارەسەر پارچە پارچەکردنی ئەم دەوڵەتانەیە دەیڵێمەوە ئەمە هێشتا چەند ساڵێکی تریشی ماوە باشە سووریا تەواو بوو نۆرەی ئێرانە ئێران تەواو بێ نۆرەی تورکیایە حتا سەرەی میسریش بۆ ئاگاداریتە باشە هەندێک دڵتی بچووکی شەیە کە کاتی خۆی لایفەکە ناوم هێناون ئەوانە هەروەکو دڵتیش نامێنەوە ئاخۆشەویستن چونکە ئەمە گۆڕانکاریێکی ناوچەیە لە ساڵی 1990 ئەسڵەن شەڕی چێت و ڕوخاندنی حکوومەتی بەعەس بۆ ئەم ڕووداوانە بووە بۆ شتێکی تر نەبوو بەڕاستی بۆ ئەوە بووە نەخشەی ڕوتی ناوەڕاست سەر لە نوێ بنیاد بنرێتەوە واتە بیر ڕوخێنی اینجا بنیاتی بنێتەوە خۆ ئەم شتە هیچی تازە نین ئەمریکای سەرڕوویەوە کاکە هەزاران جار ئێمە قسە باسانەمان کردووە ئەوە نییە بڵێ شتێکی عەجیب و تازە بێ بۆیە ئەم شەڕانە لەم سەردەمەدا شەڕی مەبادی و نازانم ئایدۆلۆژیا و ئەمانە نییە ئەمە شەڕی ساڵۆخی زیرەکە خۆشەویستان باشە چێ ئەمەی هەبێ ئەوە گرەوە کاباتەوە تاو ئەمان هاتوون بە شەقامەکان ناگەن ئەڵەن یا حسێنێ عەزیزی من خۆ تۆ بە یا حسێن شەڕی ئەم هەموو ساڵۆخە پێ ناکرێ یا حسێنی داماوە چی بکە کاکە خۆ ئەمە بەوە ناکرێ بەڕاستی بە قوربانتان بم ئەمە بە دۆعا و سەدەقە و خێر و بێنەوە بەرەوە ئەوە ناکرێ ئەم ساروخانە نە کافر ئەناسێ نە بێدین ئەناسێ نە موسڵمان ئەناسێ نە پیاوچاک ئەناسێ نە پیاو خراپ ئەناسێ نە محتەرەم ئەناسێ چی ناناسێ برا لە پەنجەرەوە بۆیەتە ژوورەوە هەر لە پەنجەرەوە ئاوای نەبە بۆ کونی ژوورەکە کاکیشە تێگەی برای من هەر لە ڕێگەی مۆبایلەکە و بۆتە نێرێ بۆ ناو بۆ ژوورەوە ئیتر تۆ دانیشتووی بە یاحسین یاحسین ئەدێت ئەوە ناکرێ بەڕاستی باش نییە ئەم ئەوە پەرە مەگەن کاک اینجا ئەوەتان بینە چ ئێمە کە قسە ئەکەین خوێندنەوە ئەکەین هیچ شتێک لەم دنیاە کۆنکرێتی نییە ئازیزان حتا ئالەم ڕووداوانەیەکی ئێستا هەیە وەکو ماتماتیکیش نییە ئەکرێ لەم سیاسەتاکە هەیە یەک و یەک نەکاتە دوو بەڕاستی نابێ ئەوە بیرکەرە باز چونکە ئەم سەردەمەیە بەدەقە گۆڕانکاری بەسەر شتەکان هەیەت ڕائەکان ئەگۆڕێ بەڕاستی ئەمە شتێکی کوردە ناموسی نییە تۆ بڵێ وەڵا ئەو شتەی وتمە هەربێ وا دەرچێت جاوێ وا دەرناچێت بۆیە تا ئەم ساتە کە من لەگەڵ ئێوە قساکەم ئەم ئێوارەیە یعنی تا ئەم چرکە ساتە ئەمریکا نایە ئێران بڕوخێنێ بەڵکو ئەوێ بە جۆرێک چۆکی پێدا بدە ئاوەڕوتی کاکە کردوێتی بەڕاستی وە گروپێکی تر بێن لەگەڵ ئەمریکا ڕێکەوتن بکەن بە کوردی تەنازلی تەواوی بۆکەن و دەرگای بۆ بکەنەوە ئایا ئەمەی ئێستا هەیە ئەیکا یان نایکا ئەگەر نەیکا وازی لێناهێن بە هیچ جۆرێ بەڕاستی وازی لێناهێن یعنی ئێران ناتوانێت وەکو پێشوو بمێنێتەوە ئەمەی تر ئەلفوبایە خۆشەویستان باشە ئەوەیشمان باس کردووە شەڕی ئەمریکا وەک شەڕەکانی ئەفغانستان و سووریا و عێراق تا ئێران لەبەر گەلانی وڵاتەکان نییە لەبەر خاتی خەڵکاتی بێ یا لەبەر دموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و ئادەم بابەتانە باشە چونکە حکوومەتی ئێران 45 ساڵە هەیە باشە گەلانی ئێران ئەچۆسێنێتەوە ئەمریکا ئەوروپا یەک قسەیان نەکردووە باش نییە ئەمە بۆ گەلانی هەموو ناوچەکانی کەش بەڕاستی هەروایە
ئەمریکا ئەوروپا حەق بن یان ناحەق بن کە من بۆ خۆم پێم وایە ناحەقن بە شوێن بەژەوەندیە ئابوووریەکانی خۆیانەوەن تەنها ئەیانەوێ کۆمەڵی خەڵکی دەسەڵاتدار بن لە تاران کە دەرگا بکاتەوە بۆ چاکت و پانتۆڵ لەبەرەکان کە کۆمپانیەکان بەرنە ئەوێ و وزەی ئێران بدزن و شتێکیش دابنێن لە بەرامبەر رووسایە بۆ نمونە باشە ئەمە بۆ ئەوە ناڵم کە من دیفاع لە سامانی ئێرانی ئەمانە بکەن باشە کە کۆمەڵ ساڵی چاوچنۆک بە دێژایی ئەم 45 ساڵە خواردوێتی پێشی شای ئێران ئەی خوارد باشە خەڵکیش نان نێبی خوا خەڵکی تامی گۆشی بی چۆتەوە کە تامی چۆنە بەڕاستی من باسی هاتنی حقیقەتی ئەمریکا هاوپەیمانەکانەکەم بۆ ناوچەکە دەنا سامانی گەلانی عێراق گەلانی ئێران گەلانی سووریا تورکیا هەموو ئەمانە بۆ کۆمەڵە دەسەڵاتداری ساختەچیە کە ئەی خۆن کاکە وەکو لایم وەکو هەرێمەکەی من و تۆ کە 35 ساڵە سامانی ئەو وڵاتە بنەماڵەی بەزین تاڵەبانی پیاوەکان ئەی خۆن بەڕاستی خۆ خەڵک ئیسفادێ لە نەوتەکە نەکرد لە غازی نەکرد لە ژێرخانی ئەو کۆمەڵگەیان نەکرد لە هەرێمی کوردستانە یعنی هەر هەرێمی کوردستان بۆ خۆی تەجروبەیە بۆ هەموو ئەو دەوڵەتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەن کە ئەمانە کۆمەڵێ چەتە و مافیان گەلانی خۆن ئەچۆسێنەوە سامانەکان ئەجزن و ئەیخۆن بۆ خۆیان تاو ئەوەیە بەڵام بۆ ئێمەی کورد لە هەر چوار پاچەی کوردستانە کاتێک ئەزانین ئەم داگیرکەرانە کە ئێمەیان داگیر کردووە کە دەمان کوژن کە برسیمانەکەن کە ئەمان چۆسێنەوە کە تاڵانمانەکەن کاتێک کە ئەڕوخێن ئۆتۆماتیکی پێمان خۆشە کاکە گەزگەز باڵاکەین من وەک کوردێ خەم بۆ ئەوە ناخۆم لە دەسەڵدارانی ئێرانە تورکیایە سووریایە ئەمریکایە ئیسرائیلە ئەوروپایە چی بەسەر دێ بەڕاستی من تەنها سەیریانەکەم بەڕاستی تەنها سەیریانەکەم بۆ تەنها سەیریانەکەم باسەکە مەسەلە ئینسانیەکە نییە حتا مەسەلەی دڕاقیش نییە خۆشەویستان بەڵکو سیاسەتی لە جێی سندان قوزڵ قورتێ ئەمە حەقەتەکەی کاکە کاتێکە هەڵەبجە کیمیاباران کرا کە مناڵانی هەڵەبجە خنچێنران باشە کاتێکە کورد ئەنفال کرا لە باشووری کوردستانە بۆ نمونە یا لە ڕۆژئاوا و لە باکوورە لە 100 ساڵی ڕابردوو چی بەسەر کورددا هاتووە لەم مێژوەیە بەشەر لەمانە قسەیان نەکردووە نە ئەمریکا نە ئەوروپا نە ئێران نە نازانم چێ نە تورکیا هیچ کەسێ قسەی ئەم مۆزوعان نەکرد بەڵکو هەلەیان داین هێندە خوێنی ژنان و پیاوان و مناڵانی کورد هەرزان بوو لای ئەمانە کاتێک کە کیمیاباران ئەکرێن لە هەڵەبجە ئەنفال ئەکرێن بە یەک پەرەگراف لەم ئەوروپایە لە ئەمریکایە لە سوچێکی ڕۆژنامەکەیە باسمان ناکەن ئازیزانی ئارام ئەحمەد هیچ کەسی ئێمەی بۆ مۆزوع نییە کە وەکو مرۆڤ ئێمە ئەکەین بەژێر خاکەوە بە نوێکی شۆفڵ بەڕاستی کەس حسابی ئینسانمان بۆ ناکە کاکی جێر باشە بۆیە دنیایە کە ئەوەندە بێحورمەت بێ شوێ ئینسانیە من داش بخەم بۆ ئەمانە بخۆم بەڕاستی شوێی ئینسانیە من چەند جار و تومە کاتی هەڵبجە کیمیاباران کرا لە جیهانی عەرەبی ئیسلامیە چەند کەس لە سەجادە بڵێ وم لە تەمۆشی کیمیایان پیاکەن کە ئەنفال کراین چەند کە لە جیهانی عەرەبی و تورکیا هاتە شەقامەکان بڵێ ئەلێ کاکە ئەوم لە تەمۆشی والیەکەن کەس نەهات لە ڕاستیە کەس نهات جا ئێسەیش ئاوایان لێیە خاکە مەتورەکە ئەبێژێ هەردێک دییان دەرەها بەڕاستی مشکلەی ئارامەحە و مشکلەی کورد نییە تەواو من ئەمەیە ڕاستگۆ بم لەگەڵتان نەخۆشەویستان ئەم شەڕێکی مەترسیدارە بۆ خۆیان ڕاستە چونکە ئیتر پەلی کێشاوە بۆ جەنجێکی گەورەی ناوچەی فراوان باشە حتا ئەم جەنگە نەک تەنها بۆ ئێران و بۆ عێراق و بۆ کوردوانە بابەتانە بۆ خودی ئەمریکا و ئیسرائیلیش بەڕاستی مەترسیدارە ئەم شەڕە ئەگەر درێژە بکێشێت باشە خەڵکی ئەو ناوچەیە لە بەردەوامی و درێژکردنەوەی ئەم جەنگەدا ژیرۆدەی بێکارەبایی ئەبن ژیرۆدەی بێئاوی ئەبن ژیرۆدەی بێنانی و برسێتی و بێخۆراشی ئەبن ژیرۆدەی نەبوونی پێداویست تەندروستی ئەبن باشە ژیرۆدەی نائەمنی بوون ئێستا کە ئەبینی تۆ لە شەڕەکانی هەر لە خۆ ساڕۆخێ یا بەم لایەت تۆ لە ناوەچی بەڕاستی بۆیە تا ئەم ساتە نازانم سبەی چێ بێ ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان ئەیانەوێ فشارەکان بەردەوام تواناکانی تاران لەبارەی سەربازیەوە لەناو بەرنتێک بشێن تا سەری حدودێکی باشی سەرکردیان بەدەستێنەوە بەڕاستی نەک ڕوخاندنی کۆی سیستەمەکە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لە قسەکەم تێبگە باش نییە ئەمە ئەوەیە بە شێوەیەکی گشتی زیاتر ئامانجیان کەمکردنەوەی هەڕەشەی سەربازی و ناوچەیە بە تایبەتی لە پەیوەند بە بەرنامەی ئەتۆمی و بەرنامەی چەکی ناوچەی ئەوەی کە دوورمەودا ئەینێرێ یان ئەوەی ئەیانەوێ هێزی خۆیان بەرنە ئێران لە بەرامبەر رووسیا وەک ئەوەی کە کاتی خۆی رووسیا دژی ئەمریکا بردیە کوبا خۆ کێشەی کوبا و کێشەی ئەمریکا ئەوانە لەوە سەرچاوی گرتووە ڕاستی کە تەرەفی رووسیا بوون لەم شەڕی ئێستا و چەندی وڵاتی گرتوتەوە نرخی نەوتی زیاد کردووە هەمووتان ئەو ڕاستی ئەزانن
ئەم گرانیە حتا بۆ ئەوروپاش بەڵێ تەئسیری خراپی هەیە لە مەسائلی گرانی ئەگەر دێژە بکێشێ. میلیشیاکانی عێراق و لوبنان و سووریا باشە وەڵام ئەدەن بەڵام ئەمان زۆر لاواز بوون ئێستا. حتا ئەوەی کە عێراق ئەیبینی کۆمەڵێک گروپ هەبوون کە لەگەڵ ئێرە نەبوون ئەم 4 ڕۆژە دەری خست کە هێز و تواناییان زۆر لاوازە، یعنی هیچ نین. تەنها ئەتوانن لە کوردستانە هەندێک شت کەن و هەر لە خۆ ساڕۆک بە کوردستانەوە بە مەتای نازانن شوێنەوە کاکەوە خۆ خەتای هەولێر نییە تۆ ئەمریکا لێدەیە کاکە ئیسرائیل لێدەیە خۆ خەتای هەولێر نییە کاکە هەولێر چی بکە بەڕاستی چی بکە کاکە بۆیە ئازیزان ناوچەکە چۆتە قۆناغێکی نائاسایی بەڕاستی درێژخایەنەوە. ئەگەر ئێران ئەم جارش تەسلیم نەبێ و پەنا بە دانوستان نەبا ئەوە ئەو سیناریوانەی هەن گۆڕانکاریان بەسەردادێت خراپتر بێ بەڵام بە شێوەیەکی هەنگاو بە هەنگاو نەک بێژگاری سزاکان قورستر دەکەن پەیوەندی داراییەکان بە تەواوی وشک ئەبێ باشە درێژە بە لێدانی ئەدەن باشە ئەمە ڕێگاکانن تا ئێران خۆی ئەپوشێتەوە یا خەڵک پەلامار ئەدا بۆ هەڵگەڕانەوە و شۆڕش چونکە خەڵک ناتوانێت ئاوا بەرگە بگرێ بە نمونە ئەگەر مانگێ بخەیانێ ئەم جەنگە بەڕاستی باشە بەڵام ئەوش بزانن فشاری ئابووری لەناوخوا زیاد بووە بۆ سەر ژیانی خەڵک هەتا بۆ سەر دەسەڵاتدارانیش بەڵام ڕوخاندنی ڕژیم بە شێوەیەکی خۆجیایی پێویستی بە گۆڕانکاری ناوخۆیی ئێران هەیە نەک تەنها بە جەنگ یا بە فشاری دەرەکی زۆر کەس باز لەسەر ئەوەکە کە ئەمریکا هێزی سەربازیدا ئەبەزێنێ بۆ ناو ئێران و ئالەم بابەتانە من بخۆم پێم وانە ئەمریکا ئەو نەژگیر بێ بەڕاستی کاریشی ئاوکە حەقی گوری بچووکم نییە بۆ چارێکی تایبەت بیکەن و ێستا بکشێنەوە ئەگەنا وەکو ئەوەی یەک خاشی فراوانی وەکو ئێران و هێزی سەربازی ئەو بەڕاستی لە عەقلانیە باشە بۆیە واتە ئەگەر تەسلیم نەبێ ئەوە بوو یەکەم جار سزایاندا دووەم جار هێرشی سنوودایان کردە سەر سێهەم ئەوەتە شەڕەکە قورس بووە واتە جەنگی فراوان کە ئێستا هێشتا سەرەتایەتی ئەوە باش بیزانن خۆ بەمەش کۆتایی نایە لە واقع لەسەر کوردانی ڕۆژهەڵاتیش ئەمێ دوو قسە بکەم و ڕێی خۆم بڵێم خۆشەویستانی ئارام ئەحمەد بەڕای من کوردانی ڕۆژهەڵات و حیزبەکانی ڕۆژهەڵات بیانەوێ نەیانەوێ پێیان خۆش پێیان ناخۆش بێ نابێت لە هاوکێشایە بێلایەن بن بێلایەنی بۆ ئەوە نابێ بەڕاستی منطق ئەڵێ ئەبێت پشتیوانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بکەن کاتێک تۆ بڵێ من بێلایەنە بم لەم جەنگەیە کە لە ڕۆژهەڵات و لە ئێرانە ڕوو ئەدا ئەی سبەینێ چۆن دەتوانی داوای مافەکانی خۆ بکەیت لە سبەینێ لە ئێرانە ئەگەر ئاڵوگۆڵ بەسەراکرا بە نمونە ئەگەر ئێران ڕووخا بە نمونە تۆ چۆن ئەتوانی داوای مافەکانی خۆکەی بڵێ من وەکو کورد و وەکو ئەم ئەحزابانە نوێنەری کوردین و ئەمانەیە کورد ئەوەی هەبێ ئەوەی هەبێ ناتوانی کەواتە تۆ وەکو کوردی ڕۆژهەڵات وەکو حیزبەکانی سەر بە ڕۆژهەڵات ناتوانی بێلایەن بیت بەڵام بە پێچەوانەوە پارتی وێشێتی و هەرێمی کوردستان بە تەواویمانە ئەبێ بێلایەن بن بەڕاستی نابێت بە هیچ جۆرێ بەڕێی من بکەون لە سەنگەری ئێرانەوە یا بکەون لە سەنگەری ئەمریکا و ئیسرائیل و ئالەم بابەتانەوە بەڕای من هەر ئێستا سپای پازاران و لەشکرەکەی لە ڕۆژهەڵاتە کەوتە بەر هێرش خۆتان ڕۆژانە ئەیبینن یعنی یەک شوێنی نەماوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە مەریوانە سنە کرماشانە مەهاباتە کوێ ئالەم بابەتانە یەک شوێن نییە کە بارەگای سپای پازاران نەکرد بەر حەملەی لێدانەکانی ئیسرائیل و ئەمریکا باش نییە یعنی ئەمە کارێکی کردووە کە تەنانەت وەکو زانیاری هەیە هەندێکیان ئەچن لە خێمۆشتا ئەخەون لە دووری بارەگاکانیانەوە بەڕاستی دەبەرەوەی لیان ئەدرێ ئاوایان لێکردووە کەواتە کە ئەم لەشکرەی ئێران لە ڕۆژهەڵاتە ئاوا لاواز بێ هەر کوردی ڕۆژهەڵات خۆی ئەتوانێت ئەمە یەکلایی کاتەوە بەڕاستی حتا ڕەنگە پێویستیشی بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نەبێت لە ڕاستیە باشە اینجا ئەوەش کە ئەمەیە بڵێم ئەوەیە حیزبەکانی ڕۆژهەڵات و کورد کاتێک کە ئەکەونە سەنگەری ئەمریکا ئەوانە و خۆ بەخۆ لەگەڵ ئەم لافاوی هێرشە ئەڕۆن هی ئەمریکا ئەوانە پێویستە گرنتی مافەکانی کورد وەربگرن بە نووسراوەی ڕسمی بۆ دوای جەم واتە دەبێ ئەمریکا و ئیسرائیل ئەوە بسلمێنن کە خواستەکانی کورد بێتە دی باشە دوای هەر ئاڵ و گۆڕێ کە لە ئێرانە ئەکرێ جا ئەگەر ڕژێمەکە ئێستا بڕوخێ یان مەجموعەیە خەڵکی تر بێنە سەردەسەڵات جێی خامنەی و ئالەم بابەتانە و وەڵام بە ڕێکەوتن کە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ئالەم بابەتانەیە ئەو کاتانە ئەبێ مافەکانی کورد تێیدا پارێزراو بێ ئەگەر ئەمە نەکەن وەکو ڕۆژئاوای کوردستان لێدێ هەمومان لە بیرمانە کاکە دەیان هەزار کچ و کوڕی شۆخ و شەنگ و قارەمان و ئازا باش نییە لە ڕۆژئاوای کوردستانە بە هاوپەیمانیان لەگەڵ ئەمریکا ئەوانەیە هەبوو ئەوە بوو کە ئەم دیان هەزارە خۆیان بە شەیدکردندا دژی داعشیان تێکشکەنیان برد کەچی ئەمریکا و ئیسرائیل لە دوجارە پشتیان کرد لە کورد لە ڕۆژئاوای کوردستانە باش نییە پشوێن جۆرانەیەکی تۆریستیان کرد ئەگەر یەکگرتووی کورد نەبووە کاتە سەر شەقام لە ئاسی دنیاە ئەوە دڵنیا بە
ڕۆژئاوی کوردستان ئەو تۆزەیەکی نە ئەما کە ئێستا ئەو تۆزەی کە ئێستا ماوێتی باشە بۆیە ئەمریکا نە ئامانی هەیە نەمتمانی هەیە بەڕاستی تەنها بە قسە و بە تەلەفۆن و ئەنبەتانش نابێ پێویستە نووسراوی ڕسمی هەبێ لە بینی ئەحزابەکانی کوردانی ڕۆژهەڵاتە لەگەڵ ئەمریکا ئەوانەیە کە سبەینی هەر ئاڵ و گۆڕێک لە ئێرانە هەبێ ئەبێ مافەکانی کوردی تێدا دەسەبەت بکرێ بەڕاستی ئەمە قەسی یاریەکەیە ئەگەر ئەمە ناکرێ بە تەلەفۆن نابێ کاکەجیان سبەینی ئەمریکاڵێ کاکە من بەکرێ گرتم گرتووان کاکە ترام وای و لە سویسرا وتی کوردی ڕۆژئاوا بە پارەمان بە پارە گرتومان بکرێ سبەینی واتان پیاڵێ ئەمریکا بۆ ئێرانیش جەماعەتی هێنێتە سەر حکوم کە پیاوی خۆی بن ئەڵێ فەرمولەگەلان ڕێکە و ڕێناکەون و ئاواتان لێکردی و بە پارە کردوتانەوەتەوە ئەوتان پێ ناکە ئەو کاتە لەبەرەوە پێویستە ئیتر کورد فێر بێ کە شتی قانونی بکە بە بەڵگا بە واژۆ بەڕاستی ئەبێ کارکە نەکرد بە قسە و هەڵخەڵتان و ئالم بابەتانە بۆیە ئازم ئێستا ئێران لەو پەڕی پەلەقاژی هەیە هەندێک قسابی سم ئەڵێن چی لێرە لێ ئەمریکەکان ئەڵێن ئەوەی ئێرانی کاشێتانی و پەلامالی هەولێرەدا و سعود و قەتەر و چۆش و ئالم بابەتانە کاکە ئێران سیاسەتی شەلم کوێرم ناپارێزم ئێستا پیاداکە ئەگە سبێنێ بە عەقڵ یابێ هەر لە خۆ ساڕۆخەیە بە سێمان نییە یا بە هەولێرە ئەگە زۆری بۆ بێت تەواو ئاوەیە چونکە ئەمە شەڕە بەڕاستی کاکە هەموو شتێکی تێدایە باش نییە ئەکە بپرسین لە دوجارە هەر ئەو پرسیار دایمە خەڵک ئەیکا خەڵکی ئاسایی ئایا ئێران ڕوخێ یان ناڕوخێ هەڵبەتە وەڵامی ئەو پرسیار دراوەتەوە بەڕاستی بەڵام ئەمە وەکو وتم پرسێکی سیاسیە وەڵامەکەی ئەمە بە سادەیی بەڵێ یان نەخێر نییە باشە چونکە بۆ هۆکارەکانی زۆرن بۆ ئەم مۆزوعانە یعنی بۆ بەڵێەکەی بۆ نەخێرەکەشی بۆ هەردووشی هۆکار هەیە بەڕاستی خوێندنەوەی جاجێش هەیە لە حەقیقەتە باشە نازایەتی ناوخۆیی هەیە کێشەی ئابووری هەیە هەڵکشانی نرخ و نەبوونیشت شومەک هەیە نازایەتی لاوان و خەڵک هەیە گوشاری دەرەکی هەیە ئاڵۆزی ناوچەکە لە ئیسرائیل و عێراق و سووریا و ئەمە لوبنان ئەمانە هەیە دەست بەسەر داگرتنی دامەزراوە ئەمنیەکان و سوپای پازان و ئەلم بابەتانە هەیە شەڕی گەورە و لێدانی گەورە هەیە اینجا نەتەوەیی بوون لە ئێرانە هەیە خاچێکی فراوان لە ئێرانە هەیە بەڕاستی کە کۆنتڕۆلکردنی ئاسان نییە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتوو ڕێکخراو لە ئێرانە بەڕاستی وجودی نی هەتاوەکو ئێسەش ئەوە تا جەماعەتی شار لایەکەوە قسەیەکە مجاهیدی خەڵک لایەکەوە قسەکە حیزبەکانی ڕۆژهەڵات کە باسی ڕۆژهەڵاتەکەن لایەکەوە قسەکەن یعنی هیچ ئۆپۆزیسیۆنێکی ڕێکخراو و کامل نییە کە بتوانێت وەکو بەدیلێک خۆی دەرخە لە بەرامبەر جمهوری ئیسلامیە باشە سیستەمی جمهوری ئیسلامی هەتا ئێستا بە تەواوەتی لاواز بووە بەڵام هێشتا توانایمانەوەیشی هەیە ئەو بزان هێشتا ئێران توانایمانەوەی هەیە بەڕاستی باشنی بۆ یەکە ئەگەریش بڕوخێکی خۆ زۆر جار پرسیار لە منەکە لە کاگەرم باش ئەگە ئێران بڕوخێکی ئەگە ئێران ئاوا بڕوخێ بەم جۆرەی کە ئەوەی کە عێراق ڕوخە یا ئەوەی کە سووریا ڕوخە بەڕێی بن دوور نییە شەڕی ناوخۆ نەبێت دوور نییە ناوچەکان هەمووی دابەش نەبێت چونکە ئێران وگوتم وڵاتێکی فرەنەتەوەییە باش نییە ئەگەر ئەم شەڕە درێژی بخایەنێ هیچ لایەک لەو شەڕان قازانج ناکە باش نییە ئابووری ئێران کە خۆی داتەپیوە بەتەواوەتی داعاتەپێ لەبارەی ئابووریشەوە ئەمریکا ئیسرائیل زێر دەکەن بەڵام ئەمریکا ئیسرائیل ئەوەیان هەیە چونکە بازرگان و هێزیان هەیە هەموو زێری جەنگ ئەخەنە ئەستۆی سعود و قەتەر و ئەو وڵاتانەی کە دانیشون بۆ خۆیان بەس خەریکی دزی و نۆتفرۆشی و ژیانی شەهانن هەمووی ئەخەنە ئەستۆی ئەوان و ئەبێ ئەوان سەرلەبەری تێچی ئەو شەڕە بدەن چونکە ئەڵێ من لە ئێران ئێوەم پاراستووە بە نمونە کاکە ئەڵێ سووریان پاراستووە لە ئێران من سعودم پاراستووە قەتەرم پاراستووە ئەوەم پاراستووە هەموو ئەو تێچوانە لەوان ئەسەنێتەوە و خۆشی نەک هەزەرە ناکە بەڵکو بەڕاستی قازانجەکە بۆیە خۆشەویستان لە دوا قسەکانمان ئەمەوە بڵێم تا ئێستا کە من قساکەم ئەگەرێک نییە بۆ وەستاندی ئەم شەڕە ئەوەی کە یان و 4 ڕۆژە شەڕەکە ناواقعیە لە حەقیقەتە واتە داوا نەکراوە بوەستێ و داوا نەکراوە کە دانوستان بکەن لەم بەردەوامیەدا ئەگەر ئەو شەڕە بەردەوام بێ تندو تیژی زیاد دەبێ ئاگرەکە بە تەواوەتی تەشەنە ئەسەنێ کە تەشەنشی سندووە بۆ هەموو ناوچەکە چونکە ئێستا لەم دوو ڕۆژەی ڕابردووە بۆ ئەمڕۆ دوێنێ کۆمەڵی هێزی گەورە بەرجاریان کە دۆکو بەریتانیا و فەڕەنسا و ئالم بابەتانە باش نییە بۆ یەکە لەم جەنگەیە خەڵک بەگشتی لە ناوچەکەیە زەرمەندی یەکەمە اینجا حکوومەتەکان دوای ئەوە ئەمریکا و ئەوروپا و فڵان فیسەران بابەتانە چونکە هەر لە ئێساوە
گرانی هەموو ئەو ناوچەی ئەگرێتەوە هەتا ئەوروپا تاوەکو دنیاش بەڕاستی چونکە ئێستا ئەم دنیاە هەمووی ئاوا بەستاوە بەیەکەوە. بۆیە ئەگەر ئابا حاڵی ئێسێشەوە بەیانی شەڕەکە بوەسێ دیسان دەست پێکاتەوە بەڕاستی. واتە جمهوری ئیسلامی دوو ئەگەری هەیە، یا ئەوەیە ئەبێ ئێستا تەسلیم بێ بە ئیرادەی ئەمریکا و ئیسرائیل، یا ئەبێ لەناو بچێت لەمە بەدەری نییە بەڕاستی، یا ئەبێ کۆمەڵێک دەموچایەتی بێنە سەر حکم ئێستا هەر لەمانەی کە ئێستا هەیە بۆ نمونە باشە چونکە ئەمانی سەرەوەی زۆربیان تیا چوون بێن لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ڕێکەوتن کردن بە تەواوی مانە تەسلیم بن، دەرگا بکەنەوە بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل و ئەم بابەتانە. ئەگینا من پێم وایە کە ئاوا ئەگەر ئێستێش نەڕۆخێ لە قۆناغی ترە هەر لە ناوەچە جمهوری ئیسلامی بەڕاستی. بۆیە ئەبێت یا ئەبێت چارەسەر کرێ یان لەو دوو سێ ڕێگەی زیاتری نییە. اینجا قسەیەکی ترکەم خۆشەویستان وەکو ڕێی خۆم ئەمە ئەوەیان ئەوەی تر خوێندنەوە بوو باشە، بەڵام ڕێیەکی ترم هەیە کە ئەمێ بەوەی بڵێم. خامنەیی بە دێژایی مێژوو دوژمنی سەرسەختی گەلەکەی من بووە، حتا دوژمنی گەلانی ئێرانیش بووە. ئەمە بەسە بۆ ئەوەی کە منوەکو کوردێک ناخۆشحاڵ نەبم کەوای لاتووە. هەرچی ڕژێمەکەیە ئەوەش بۆ هەمومان ڕوونە و بۆ ناوچەکە و گەلانی ئێرانیش ڕوونە بەڕاستی کە دژی گەلەکەم وڵاتەکەی من بووە. بۆیە ڕژێمێک وەکو ڕێی خۆم بەدەل لە شەڕی ئەمریکا ئیسرائیل ئەملا ئەولا ئەم قسەیەم بۆ تورکیاش ئەخوا، بۆ سووریا جولانیش ئەخوا، بۆ هەموو ئەمانش ئەخوا بەڕاستی. ڕژێمێک لە ناڕەزایەتیەکانی چەند مانگ بەر لە ئێسەی پێشوە 30,000 کەسی کوشت بێت گوناحە 30 دقە بە پێوە بمێنێ بەڕاستی ڕژێمە حەقی ڕوخاندنی هەیە لە واقع. ئیتر باسی تەمەنی حکومڕانەکەی ناکەم هیچ 45 ساڵ کە چی ڕوویاوە چی کرد و چی نەکردووە. ڕژێمێک لە دانوستاندنە لە گفتوگۆیە باشە هەسێت فریودەرانە لەگەڵ قاسملووە دابنیشێ لە دواییە هەسێت لەسەر مێزی مفاوەزات فریودەران ترۆری بکە، ئەو ڕژێمە گوناح بمێنێتەوە بەڕاستی گوناح بمێنێتەوە. ئەمە ئەخلاق ئەومان پێڵێ لە حەقیقەتە، چونکە لە شتەکانی تر هەر هەمی گەڕێ بەڕاستی، بەڵام لەسەر مێزی مفاوەزات لە ئەوروپا دانیشیت لە نەمسایە بە نمونە باشە تۆ بێی قاسملوو خەڵتانی خوێنکەی باشە ڕژێمێکی ئاوە وەڵا گوناح بمێنێتەوە لە دەسەڵاتە بەڕاستی. واقع ڕاستیەکە یا شەرەفکەندی لە مەطعەمێکە لە ئەڵمان ترۆرکەی گوناحە ئەو ڕژێمە بمێنێتەوە بەڕاستی. ئەمە ئەخلاق ئەومان پێڵێ لە واقع نەشتێکی تر. ئیتر ئەبێ من بۆچی دابنیشتم خەفەت بۆ فڵان و فیسارە باتەوە نایخۆ. بەڵام من هەمیشە حساب بۆ ئەو پیاوە ئازاناکەم لە مێژووە خۆشەویستان. زۆر کە قسەکەمی پێ ناخۆشە بەڵام من حەقم بەسەر ناخۆشی کەسەوە نییە. ئەو خاڵانەی کە لە ژیان و فکر و دنیابینی خامنەیی دامانادار بوو ئەوەیە کە نە تەسلیم بوو، نە چۆکی دادا، نەترسا. تا ناوبردنی خۆی وەفادار بوو بەو دنیابینەی کە خۆی هەیەی کە دژی ئێمە و دژی ناوچەکەشە بەڕاستی، بەڵام وەفادار بوو بۆی بەڕاست. باش نییە؟ بەدەل لەوەی کە دژی هەمومان و گەلانی ئێرانیش بووە، زۆر گرنگ و واتادارە ئێمە فێر بین کە مرۆڤ نابێت تەسلیم بێ بە دوژمنەکەی بەڕاستی. ئەگەر بە ناوچوونی فیزیکیش بێ نابێت تەسلیم بێ. ئەو بە تەمەنی 87 ساڵیەوە باشە کەسێکی دەستی هەمیشە زوڵم و ستەم بوو لە ئێمە بەڵام تەسلیم نەبوو. باش نییە؟ من بە سروشت ڕێزی پیاوی بێداگری جددی و ڕاوەستا و لەسەر فکری خۆی ئەگرم ئەگەر دوژمنیشم بێ لە 100% بەڕاستی لە 100% ئەگەر دوژمنیشم بێ. بەڵام ئێوە دیقەت بن خۆشەویستن کابرایەکی جەبانی بێشەهامەتی نازانم چی وەکو جۆلانی باشە تەمەنێک هاوالێک کردو وەکو دس ئەگەڕا ئەیوت من مجاهیدم و دژی ئەمریکاک ئەوەم و من خود ڕزگارەکەم و ئەلەم بابەتانە. دوجار چوو لە هۆڵێکا ڕاوەستا باشە ترامپ بۆنیەک بەلا ملیۆپی ڕابوارد باشە. ئەمە من ڕقم لە پیاوی جەبانە. بۆیە هەمیشە من ڕێزێ ئەو پیاوانە ئەگرم ئەگەر دوژمنی خۆم دوژمنی گەلەکەیشم بن کە لەسەر پێی خۆیان ڕائەوەسن ئەو قەناعەتەی کە خۆیان هەیەنەوەکو پیاو حتا ئەکوژێن بەردەوام بن بەڕاستی. نەک وەک پیاژی خێڕی وەکو ترامپ وەکو هین عەفو وەکو جۆلانی
کە ئەوەندە جەبان بوو لەبەر خاتی پۆستێک لە دیمەشق بۆ ئەوەی خەریکی ئافرەتبازی و سێکس و ژیانی شاهانە بێ تەسلیم بوو ئەیکوا قودس ڕزگار کرد جۆلانی جەبانی بێشە ئامەد نیوەی سووریاشی داوە بە ئیسرائیل بۆیە ئەو قسانم کرد بۆی ئەمە بکەن کاکەجیان قسەیەکی تیشکەم پاتەکان پێیان ناخۆش نەبێت داوای لێبوردنتان لێکەم بەڕاستی باشە کاکە مەلام سەفای بارزان بە ڕەحمەت بێ لە دوای مردن ڕەحمەت باشە مەلام سەفای بارزان 120 دەرچەکداری هەبوو عێراق هیچی نەمابوو 68 هات بۆ سەر حکم باشە لە هەفتەیە مفاوەزاتی کرد تەنها و تەنها سەدام و شای ئێران لە جەزائیر یەکتریان بینی ڕێکوتنێکیان کرد مەلام سەفا ئاش بەتاڵی کرد خۆزگە مەلام سەفا و خامنەی پێداگر بووە ئەو کاتە بڕۆشتایە بۆ شاخوداخەکانی قەندیل دشی حکومەتی عێراقی ڕابوەسایە شەڕی کردایە شەهیدیش کرایە ئەبوو بە تاجی سەری هەمومان هەتایە بەڵام بوانە بوو بەداخەوە بەڕاستی وانە بوو ڕەنگە پارتێکا قسەکەی من پێ ناخۆش بێ بەڵام وانە بوو لە کەیهان هاوتی کاری من تەمام شد دەبایە بیوتە کاری من تەواو نەبووە ئێوە ڕێکوتن چاوتن دەرەهاو من لەسەر کوردایەتەکەی خۆم و لەسەر حیزبەکەی خۆم و لەسەر مافەکانی گەلەکەم بەدەوامم ئەوە پشتم کردە ئێران و پشتم کردە تورکیایش پشتم کردە هینیش عێراقیش ئەچم لەو شاخوداخا خۆمە شارمەوە ئەچمە سووریا ناوی چێ بکشێنە قەندیل کێ پێ ئێوێرە لەو سەردەمانە بچێتە قەندیل باشە جێشی هەموو دنیا پێی ناوێرە ئەگەر لە قەندیل هاوای وەڵاتی بۆیە ئەو قسەیەم کرد بۆی ئەوە ببێ بە مێژوو بە دەرس بۆ هەمومان کە تەنازل نەکەین بەڕاستی وەکو خامنەی کوژێکی چێگە با بکوژێ چیە خامنەی ساڵی 78 ساڵ ژیاوە چاوە 4 ساڵێکە ژیا باشە ئێستا بە پیاوانە بۆ خۆی کوژرا و مەردانە چوە ناو مێژوە تاو لەسەر قاچی خۆی ڕاوەستا بەڵام بەداخەوە مەلام سەفای بازار ئەوەی نەکرد بۆ ئێمە کاکەچێت تا ئەمەی نەکرد جۆلانی هیچ و پوچ ئەوە تەکەی بینی کاکە پێی ڕابێرن بۆ خۆی کاکەچێت ئەیشی و قودس ڕزگارەکەم بۆی ئەمانە پیاوی خێڕین ئازیزانی ئارام ئەحمەد باشە منی تریش قسەیە ناکەم 86 ساڵ 87 فەرقی نییە کاکەجیان بە قوربانتان جا من هەمیشە ڕێزی ئەو پیاوە ناگرم لە حەقیقەتە کە دوژمنیشم بن حتا دژی گەلەکەم بن دژی خاکەکە من دژی هەموو ئەمن بەڵام چونکە لەسەر بیر و باوەڕی خۆیان سوورن حتا کۆتایی بەڕاستی من ڕێزیان نەگرم کاکە بەڵام ئەگەر دۆستەکەیشم و دوژمنەکەیشم جەبان و بێشەهامەت بێ هیچ کاتێ بەڕاستی ڕێزی ناگرم تەسلیم بێ لە حەقیقەت تا ئاوای کاکەش هیوادارم لە دوا قسەیە کە کوردانی ڕۆژهەڵات بگەن بە ئاوەت و ئامانجەکانی خۆیان لە ڕۆژهەڵاتە بتوان ڕۆژهەڵات ئازاد بێت واتە وردە ڕۆژهەڵاتی ئازاد بێ ئەوە باکوور ئەوە باشوور هین ئەوە ڕۆژ ئاوا ئەوەش باکوور ئەمێنێتەوە بۆمان یعنی ئێستا ئەگەر ئینشەڵڵا ئەمە سەرکەوتووی بێ ئەوە ڕۆژهەڵاتمان ڕزگارە بێ ئەوە باشوور ئاوایە بەڵام ئێشە لە ساڵات 42 خاکمان ماوە کە کەرکووک و ئەوانەیە بە ڕۆژ ئاوای کوردستانیش باشە باکوور ئەمێنێ لە حەقیقەتە هیوادارم کە لەم ئاڵ و گۆڕانەیە کورد بتوانێت بێ بە خاوەنی دەوڵەتی خۆی بەڕاستی هیوادارم کە کورد بتوانێت بە خاوەنی دەوڵەتی خۆی من وەکو کوردێک ئارەزوومەکە ڕۆژهەڵاتی کوردستان لە دەستی جمهوری ئیسلامی ڕزگاری بێ و کورد لەو پارچەیە ببێ بە خاوەنی کیانی خۆی و بتوانێت خۆی بەڕێوە ببەرێ ببە باشە و بگا بە ئاوات و ئامانجە کوردانەکەی خۆی ئەمە ئەبێ ئاوات و ئامانجی ئێمە بێ لەم هاوکێشەیانەیە یان لەم شەڕانەیە بەڕاستی باشە ئەمە تەمەنای ئێمەیە و بەڕاستی من وەکو ئارام ئەحمەد پشتیوانی لەمە ئەکەم لە واقع پشتیوانی لەوە ئەکەم کە ئەو پارچەی کوردستان ڕزگاری بێ و وردە باکووریش ڕزگاری ببێ و ئەم چوار پارچەیە نەیش بێتەوە بە یەک گرنگ نییە گرنگ ئەوەیە ئێمە باخوانی 4 حکومەت بین باخوانی 2 حکومەت بین بنمونە حتا بۆ نمونە باشوور و ڕۆژهەڵات بێ بە یەک دەوڵەت بنمونە من بەلام و هەموو بەلام و ئاساییە گرنگ ئەوەیە کە لەم ئاڵ و گۆڕە ناوچەیە کە ئەکێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد دەستی مافەکانی خۆی بگا کاکەچێ حتا بۆشم کێشە نییە کام حیزب و کام کورد سبێنێ لە سنە و لە مەریوان و لە بۆکان و ئەمانەیە ئەبێ بە پارێزگار و بێ بە دەسەڵات گرنگ نییە گرنگ ئەوەیە کە کورد لە ڕۆژهەڵات دەستی بە مافەکانی خۆی بگا و ڕزگاری بێت ئەمە ئەسڵە بۆ ئارام ئەحمەد بەڕاستی ئەمە ئەسڵە بۆ هەموو کوردێکی شەریف بەڕاستی ئەرەوەڵە هیوادارم ئەو شاعیرەمان لە سنە بێ دەدی کە
ئەڵێ ئاخۆکەی بە جەلالی مەلەکشا ئەڵێ ئاخۆکەی بێکاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی دەڵاڵانی بەرگەراجی شاری سنە هاوار بکە سلێمانی هیوادارم ئەو ڕۆژە بێتە دی تەواو ئەمە خەونی هەمومانە بەڕاستی کاکەجە خەونی هەموو کوردە ئەمە بەڕاستی ئەرەوەڵا ئەوەیشی بێ دژایەتی ئەمە بکە بە هەج نایەکەوە بێ ئەوە خاینە ئەوە جاشە ئەوە خۆفرۆشە ئەوە بەڕاستی بێ ئینسافە تەواو ڕۆژهەڵاتی کوردستان خاکی باو و باپیر و جەد و بابی ئێمەیە خاکی وڵا کووردە هی کوردانە ئەبێ کورد خۆی بەڕێوەبەری بکا بەڕاستی تەواو ئەبێ کورد خۆی بەڕێوەی بەری چاخراپ من کار مەسەر ئەوە نێ بەڕاستی من ئاوا ئێستا بە نمونە زۆر جار ئەڵێن چی ئێستا من بەیانی تەمەن خۆ من 30 ساڵە هەرێمی کوردستان نەبینەوە خۆشەویستان قاچاقم لە یەکێتی و پارتی لەسەر ئەم قسانەی کە یەکەم سەر ڕێکخراوە عەلم بابەتانە بەڵام ئەگەر بەیانی هێزێ بێ هەرێم داگیرکە وەڵای برام پشتیوانی هەرێمەکەم ڕیبابی یەکێتی پارتی ڕەش بێ خۆ من دیفاع لەوە ناکەم کاکە بەڵام وەڵا برا دیفاع لە هەرێمی کوردستان نەکەم کاکەجان من نامێ هەرێمی کوردستان بەدەستی حەشی شەعبی و نازانم فڵانی سونە و ئەرم بابەتانەوە بێ حەزەکەم بەدەست کوردەکەەوە بێ کە نایژەڵێ خۆم بچمەوە بۆ ناوی پیاسێکی تیا بکەم باشە کاکە نایژەڵێ خۆم بیشی بینمەوە سلێمانی هەولێر بەڵام هەر حەزەکەم بەدەست کوردەکەەوە بێ بە دزی و بێئەخلاقیەکانی شێنەوە نەک بەدەست ئاینترەوە بێ ئەمە حەقیقەتە کاکە خۆ ئیتر ئاوایە ئەبێ ئێمە وابین بەڕاستی چونکە بۆ لەبەرەوەی ئەگەر نیشتیمانی ئێمە لە هەر چاپاچا ڕزگاری بێ ئەمانەیەن 10 ساڵ دزیەکەن 20 دزیەکەن 50 دزیەکەن عاقیبەتی گەلەکەمان لیان قبول ناکەن فڕیان ئەدەن و ئەتوان دەوڵەتێکدا بمەزێنن کە وەڵام بەخواستی هەموو گەلی کورد بداتەوە بەڕاستی ئاوایە کاکەش من ئاوا بیرەکەمەوە کە بۆ لەبەرەوەی من بۆ خۆمی ناکەم بڵێم کاکە وەڵا هەرێم بۆ من نەبوو ئیتر چاوی دەرەها نەخێر ڕۆژهەڵات بۆ من نەبێ ئیتر با هەر نەبێ من وا ناڵێم کاکەش ناوەڵە دەی هیوادارین ئەو ڕۆژە ئەم نەورۆزە خەڵکی لە ناویچێ ئەوی سنە خواشاخێک لە پشتی سنەوە هەبوو ئاویێر هیوادارم ئەم نەورۆزە خەڵکی سنە لە ئاویێر هینکەنەوە ئاگی نەورۆز بکەنەوە یا لە مەهابات و لە مەریوان ئالم بابەتان منتە بەخواتان ئەسپێرم ئازیزان هیوادارم ئەو ڕۆژەی بێتە دی کە هەر چاپەری کوردستان ڕزگاری بێ لە دەست داگیرکەرانی کوردستان خواتان لەگەڵ ئایزانی ئارام محەممەد بەخێر خواتان لەگەڵ